جلوبەرگ و شیرینی و چەرەس میوە و گۆشت ئەو پێداویستیانن کە ڕۆژانی پێش جەژن زۆرترین خواستیان لەسەرا بۆ ڕۆژانی جەژن. بەڵام ئەوەی تایبەتە بە جلوبەرگ ئەم جەژنە کەمترین خواستی لەسەر بوو. پێچەوانەی گۆشت کە لە چەند ساڵی ڕابردوو هیچ جەژنێک ئەوەندەی ئەم جەژنە گۆشت بازاڕی نەبووە. ئەم جلوبەرگ بە حکمەوەی پێداویستێکی سەرەکی جەژنە پیاوان و گەنجان بابەتی ئەمە خەڵک ئیتیمامێکی زۆری پێە، بەڵام ئەو جیاوازەی دروست کردبوو لەگەڵ جەژنەکانی کە ئاستی دابەزاند بوو. هەر بەعام ئەم جەژنی قوربان لەگەڵ جەژنی ڕەمەزانە فەرقی هەیە. ساڵ وەکو ساڵانی پێشوو نەبوو بەڕاستی. ئەم ساڵ من پێم وابێ لە جەژنی پێشوش جەژنی ڕەمەزان ئەم دوو عەرەفەی بچووک و عەرەفەی گەورە زۆر زیاتر دوو هێندە و سێ هێندەی عەرەفەی پێشوو سەرف بوو بەڕاستی. بازار زۆر باش بووە ئەم عەرەفە. بابەتی بەرە جەژنان بە عام چکلێتە فاسۆلیایە لە تکەنۆکە ئەو شتانەیە کە لە کاتی خواردن دروستکردنا بە عام کوردەواری خۆمان ڕووەکاتە بە زۆری فاسۆلیا زۆر بەکارێت. چکلێتەکانیش بە عام لە ڕووی کوالیتی و ئێرانی و تورکیە بەراورد بە جەژنی پێشوو بڵم تقریبەن یەکسان بووە. ئەفرۆشرێت سپاس بۆخوا هەم لە جەژنی پێشووی ڕەمەزانە هەم لە جەژنی ئێسەی قوربانە فرۆشراوە. فەسڵی هاوینە لە تەمووزین و گەرمە خواستی تا ڕادەیەک لەسەرە. خەڵک هەیە خۆی زیاتر خۆی دووسێکە هەیە حەزی لێ لە ئێمە بیبا خواستی لەسەرە بە تا ڕادەیەکی باش. زۆربوونی خواستی هاوڵاتیان بۆ کڕینی پێداویستیەکانی جەژن بەراورد بە جەژنەکانی تر ئاماژەیە بۆ ئەوەی هاوڵاتیان تا ئاستێک هیوایان بە باشبوونی قەیرانی دارایی هەیە. ئەخوازن چیتر موچە جیاواز لەوەی لە کاتی خۆیدا دابەشەکرێت هاوکات سیستمی لێبڕینی موچەش کۆتایی پێبێت بەمەش دۆخی ئابووری گشتی بەرەو باشتر دەڕوات. سەڵات جەمیل، کوردسات نیوز، ھەڵەبجە.